هەردوو ئیدارەی پارێزگای سلێمانی و هەڵەبجە گرێبەسێکیان لەگەڵ کۆمپانیایەکی ئیمزا کردووە بۆ دروستکردنی پسوڵەی دابەشکردنی نەوت بەسەر هاوڵاتیانی هەردوو پارێزگاکەدا. بەڵام تا ئێستا چارەنووسی پسوڵەی ژمارە 25 ساڵی ڕابردوو دیار نییە کە لە ڕێگای وەزارەتی سامنە سروشتەکانەوە بەسەر هاوڵاتیاندا دابەشکراوە و تا ئێستاش هاوڵاتیان بەشەنەوتەکان پێوەەر نەگرتووە. بەشی دووهەمی ئەم کێشەی ئەم بابەتە مەسەلەی گرێبەستی کارتی زیرەکە. گرێبەستی کارتی زیرەک کە پارێزگای سلێمانی کردوێتی لە ئەساسا بوو کە لە هەولێر و دووهۆک ئەم کارتی زیرەکە نییە. تەنها لە محافەزەکانی عراقەیە ئەوان لە ئەنجومەنی پارێزگاکانەوە ئەچن بۆ محافەزە، بەڵام ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاگادار نین لەمە کە ئەبوو بە فلتەری ئەنجومە ناتێ بپەڕێ. لەبەرەوە ئێمە کە بە دوواداچوونمان کردووە غموز و ناشەفافیت لەم گرێبەستا هەیە. لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە 462,000 خێزان هەن، لەو ژمارەیەش 437,106 خێزانیان دەکەوێتە سنووری سلێمانی و 24,794 خێزانیش دەکەوێتە سنووری هەڵەبجە. ساڵی ڕابردووش وەزارەتی سامنە سروشتەکان پسوڵەی ژمارە 25 بۆ وەرگرتنی نەوت بەسەر خێزانەکانی سنووری ئەو دوو پارێزگایدا دابەش کرد. بۆ هەر پسوڵەیەکیش بڕی 2500 دیناری لە هاوڵاتیان وەرگرت. بە جۆرێک لە سنووری پارێزگای سلێمانی بڕی نزیکەی 1 ملیار و 93 ملیۆن دینار وەرگیراوە و لە سنووری پارێزگای هەڵەبجەش بڕی زیاتر لە 62 ملیۆن دینار وەرگیراوە. کۆی گشتی ئەو پارێش 1 ملیار و 155 ملیۆن دینارە و تا ئێستاش لە ڕێگەی ئەو پسوڵەیەوە نەوت نەدراوە بە هاوڵاتیان. هاوڵاتیانی هەڵەبجەش تا ئێستا چاوەڕوانی پێدانی بەشە سوتەمەنی خۆیانن وەک ناوچە شاخاوەکانی تری هەرێم. بەداخەوە ئێمە هەتاوەکوونی بەڕێوەبەرایەتیشی خۆمان نەبێ لێرە و هەڵەبجە بۆ پارێزگا بەڕێوەبەرایەتی خۆی بگەڕێتەوە بۆ ئێرە ئێمە کێشانەمان حەلەبێ ئەو کاتە خۆمان تەعامولمانە بێ لەگەڵ دابەشکردنی نەوتە، چون ئێمە تا ئێستا خەزانێکی نەوتمان نییە لێرە یان مستۆدامان نییە لێرە، بەڵام خەڵک هەیە کە مستۆدعا بکەوە بینایەکیش بکاتەوە بۆ بەڕێوەبەرایەتی بەرەمە نەوتەکان، بەڵام حکوومەت بە پێویست هاوکار نییە بەداخەوە. لە دوای واژۆکردنی گرێبەسە نێوان پارێزگاری سلێمانی و هەڵەبجە لەگەڵ ئەو کۆمپانیایی کەوا بڕیارە پسوڵێکی نوێ بۆ دابەشکردنی نەوت دروست بکات، لە ئێستادا بۆ یەک پسوڵە بڕی 9500 دینار لە هەر خێزانێک وەردەگرێت. بە جۆرێک لە سنووری پارێزگای سلێمانی بڕی نزیکەی 4 ملیار و 153 ملیۆن دینار وەردەگرێت. لە سنووری پارێزگای هەڵەبجەش بڕی زیاتر لە 236 ملیۆن دینار وەردەگرێت. کۆی گشتی پارەکەش 4 ملیار و 389 ملیۆن دینارە. پێشتر هاوڵاتی بە هەر پسوڵەیەک 200 لیتر نەوتی سپی وەردەگرت، بەڵام پسوڵەکەی ئێستای سلێمانی و هەڵەبجە دیار نییە چەند لیتر نەوتی پێوەردەگرێت، بەڵام تەنها بۆ ماوەی 3 ساڵ بەکاردێت. بەپێی ئامارەکان ئەگەر 200 لیتر نەوت بەسەر هەر خێزانێکدا دابەش بکرێت، ئەوە بۆ یەکجار دابەشکردنی نەوت لە سنووری سلێمانی پێویستی باش تا 7 ملیۆن و 421,000 لیتر نەوتە. لە سنووری پارێزگای هەڵەبجەش نزیکەی 4 ملیۆن و 979,000 لیتر نەوت پێویستە. نزار کەریم NRT هەڵەبجە.